بوومەلەرزەکەی نیپاڵ ڕووداوێکی سروشتی کە سەرنجی دنیای بەلای خۆیدا ڕاکێشاوە و ڕۆژ بە ڕۆژی ژماری قوربانیانی ڕووداوەکە ڕوو لە زیادبوون دەکات. کرێکارانی ئەو وڵاتە کە لە هەرێمی کوردستان کار دەکەن بەهۆی پچڕانی تۆڕەکانی پەیوەندیکردن سەرچاوەی زانیاریەکانیان تەنها کەناڵەکانی ڕاگەیاندنە. ئەو کرێکارە نیپاڵانەی کە بۆ پەیداکردنی نان وڵاتەکەی خۆیانیان بەجێهێشتووە و هاتوونەتە هەرێمی کوردستان لە خەمی کەسوکاریاندان و نازانن کاخۆ لە ژیان داماون یاخود نا. من بۆ کارکردن لە نیپاڵەوە هاتووم بۆ کوردستان. بەهۆی ئەو ڕووداوەوە زۆر غەمبارم و لە ڕێگەی میدیاکانەوە ئاگاداری دۆخی نیپاڵم. ڕەوشەکە لەوێ زۆر خراپە و تا ئێستا نازانم خێزانەکەم چی بەسەرهاتووە. زۆر هەوڵمدا نەمتوانی پەیوەندی پێوە بکەم چونکە هیچ کام لە هێڵەکانی پەیوەندیکردن لەوێ کار ناکات و خەڵکی لەوێ لە ترسدا لەنێو باخچەکاندا دەمێننەوە. من لێرەوە هیچم لەدەست نایە بۆیان بکەم. زۆر دوورم لێیانەوە. غەریبی و بێکاری و نەبوونی خەمی کرێکارە نیپاڵەکانی هەرێمی کوردستانە کە نازانن کەی دەتوانن بگەڕێنەوە لای کەسوکاریان و ناشزانن ئاسەواری شارەکەیان دوای ڕووداوی بوومەلەرزەکە چی بەسەر هاتووە. بەپێی ئامارە نافەرمیەکان نزیکەی 1700 کرێکاری نیپاڵی لە هەرێمی کوردستان کار دەکەن. یەکێک لە کرێکارەکانیش دەڵێ داواکارم لە هەرێمی کوردستان کۆمەک بۆ هاوڵاتیانی وڵاتەکەی کۆ بکاتەوە. زۆر دڵتەنگم چونکە ناتوانم پەیوەندی بە کەسوکارمەوە بکەم و سەرجەم هێڵەکانی پەیوەندی پچراون. داوا لە حکوومەتی کوردستان دەکەم هاوکاری و کۆمەک بۆ لێ قۆماوانی نیپاڵ دابین بکات. بەپێی دوا ئامار کە بەرپرسانی نیپاڵ بڵاویان کردوتەوە ژمارەی ئەو کەسانی کە بەهۆی بوومەلەرزەکەەوە گیانێ لەدەستداوە بەرز بۆتەوە بۆ 3700 کەس. هەروەها ژماری بریندارەکانیش گەشتوتە نزیکەی 7000 کەس. هاوکات وەزارەتی ناوخۆی نیپاڵ ئاشکرای کرد تا ئێستا ژمارەیەکی زۆر لە هاوڵاتیانی ئەو ناوچەیە بوومەلەرزەکەی گرتوێتەوە لەژێر دیوارە ڕووخاوەکانی باڵەخانەکاندا بەجێماون و ڕزگار نەکراون و پێویستیان بە هاوکاری هەیە. بابانە نورێ ناڕتی، سلێمانی.